بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش. من دکتۆر ڕەوشت ڕەشید خۆشحاڵم لە وەرزێکی دیکەی کارکردنی NRT و ساڵێکی نوێدا بەوەی ئازی شادم و جارێکتر بمەوە بە میوانی ماڵەکانتان هیوادارین هەمیشە میوانێکی ئەسکسوب بین. دیارە بۆ ئەم وەرزە تازەیی NRT من لە بەرنمەیەکی تازە لەگەڵ ئێوە دەبم کە بریتە لە بەرنمەی ژیانی ئێمە. ئەم بەرنمەیە ئێمە هەوڵ دەدات قسە لەسەر ئەو وێنە و ڕوودا و دیاردە و ئەو کار و بارانەی کەوا لە ناو ژیانی ئێمە دەگوزارێت. ئێمە لەم ستۆدیۆدا بە هاوکاری هەندێک لەو خەڵکانی کەوا پسپۆرن لە بابەتەکان و بە زۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بابەتەکەەوە هەیە میوانداریان بکەین و قسەی لەسەر بکەین. ژیانی ئێمە دەبێتە مینبەرێک بۆ ئەوەی هەندێک لەو وێنانەش کە لەبەر هەر هۆیەک بێت زوومی کامیراکانی نەکەوتۆتە سەر یاخود خەڵک زۆر ناپڕژێتە سەری ئێمە لەم مینبەرەدا جارێکی تر بیخینەوە ژێر کامیرای قسە لەسەرکردن و هەوڵ بدەین ڕاوی بۆ بکەین و هیوادارین بتوانین بەیەکەوە هەمومان شتێکی جوان و دانسخە پێشکەش بکەین کە شایستەی بینی جەنابتان بێت. هەر بۆ ئەمەڵقەیەش پێویستمان زانین لە یەکەم ئەڵقەی بەرنامەکە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک سەرۆقادر وەکو نووسەرێک وەروەها سۆنیا سدیقی هاوسەری بکەین. هەردووچیان بەخێر بێن بۆ ستۆدیۆکەمان. کاک سەرۆ من لە پرسیارێک دەست پێ یەکەم پێش چەند خولەکێک کاتێک داوام لێکردی وتم تایتڵی ناوەکەت بە چ جۆرێک دابەزێنی وتر پێم خۆشە تەنها نووسەر و هیچ شتێکیکەی پێوە نەبێت. وازت لە سیاست هێناوە؟ وازم لە سیاست نهێناوە، بەڵام من پێم وایە لە ژیانی ئینساندا قۆناغ هەیە و دەبێ ئینسان احترامی و قۆناغانە بگرێ. من لە جیلی شەوڕژێرم، احتیمالە شانسی ئەوم هەبوو بێ لە جیلە گەنجەکەی شەوڕژێرم لە نێو دوو قەوزدا. من ماوەی 27 ساڵ لە ڕاگەیاندن و لە سەرکردایەتیکردنی ڕاگەیاندنی کوردستاندا بوومە چ لە شاخچە لە دوای لە ڕزگاریدا، جگەلەوەی کە لە سیاستیشدا پێم وایە بەشی ئەوەندە دیارە کە من لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێک لە ڕاوێژکار نزیکەکانی سەرۆک بارزانی بوومە. دەبێ گۆڕانکاری لە ژیانی ئینساندا ڕووبدا ئەو من زیاتر چاوم لەوە بووە. هەر کاتێک ئەرکی شۆڕژگێڕێتی لە ژیانی منداکەم بێتەوە، من زیاتر وەکو هاوڵاتیەک لە بواری ڕۆشنبیری بتوانم کار بکەم. نایشارمەوە زۆر جارێک گوتومە ڕۆژنامەنووسی وەکو ئەرکێکی نیشتیمانی و شۆڕژگەڕنە بەملی من دەهات. تۆ پسپۆری لە بواری تەرکیبی کەسایەتی ئینسان جاریوە هەیە، توانایی سەرەکی و توانای لاوەچەکان هەن لە نێو دەرونی ئینسانێکدا و هەندێک جار واقعی ئیجتیماعی دەرەوەی حیاتی مرۆڤ لاوەچەکان زاڵەکە. سیاست لەبەر شۆڕژگێڕیەتی و ڕزگاری خوازی و ڕاگەیاندن لەبەر زەرورەتی ڕزگاری خوازی لە داخلی ژیانیم بوو. ئەگەر وانە باە لەوانەوە من هەر لە سەرەتای ژیانەوەکو مهتەمم بە سیاست، لە سیاست بەردەوامم لە حیزبەکەدا ماوم، من پارتیم زۆر دەمایەکە لە ڕاگەیان کردیان بە هەڵا و هەڵ لەم تەلەڤیزۆنی NRT-شەوە کە گوایە من لە حیزباتی نەماوم، بەڵام ئەو پێگەیەم بە ئیختیاری خۆم و بە دیالۆگ چۆڵ کردووە. ینی لە ژیانی ڕۆژانەی حیزبی پێم وایە من بەسم لەمەودا گەرتوانیم بایەخێک بە کاری ڕۆشنبیری دەم بەبێ ئەوەی وازم لە ئەرکی جیلی خۆم هێنابێ کە جیلی شۆڕژگێڕە من قەت بێلایەن و دوور لە سیاست نیم. زۆر سپاس سۆنیا خان. بۆ پێیکەوە جەنابەت هاوسەری کەسێکی وەک خۆی لە جیلێکی شۆڕژگێڕە و بەشداری شۆڕشی کردەوە بە هەموو جوانی و ناشرینیەکانیەوە و زۆرێک لە جۆرەکان تا ئێستاش خەڵکانێکی زۆر پێیان وایە سیاست کارە. سەرۆقادر چۆن سەیری سەرۆقادری سیاستکارەکەیت و ئایا تا چەند تۆ وەکو ئافرەتێک خێزانی کەسێکی سیاستکار مرتاحیت لەم ژیانی خۆت؟ بەتەکیید من احترامی ڕێی خۆیەگرم، چکە ئەو کابرایەکی نازجە و پێگەیشتووە ئەگەر تێبینیم هەبێ پێڵم، بەڵام تا ئێستا تێبینیم نەبووە، چکە هەمیشە هەڵوێستەکانی هەڵوێستی ئینسانە نەبووە، چ لە ناو حزب بێت، چ لە دەروی حزب بێت، چ بۆ هەر هەڵوێستەیەک کە پێویست بێت لە ناو ئەم کۆمەلگایە کردبێتی.
اینجا بۆ کاری سیاسەکەشی من زۆر تێکەڵی کاری سیاسەکەی نابم بەڕاستی متفقی لەگەڵی من یعنی لە چه ڕوانگەیەک و متفقم لە بۆ چوونە سیاسانی بۆ منە و بە ڕاشکاییڵێ من کەسێکی پارتیم تۆ لەگەڵ من دەخاڵەتی ناکەم من حەقم نیم حەق بەخۆم نادەم دەخاڵەت ناوە پرسیارەکە واضح متفقی لەگەڵ بۆ چوونە سیاسەکانی یا متفق ئەکید متفقم ئەکید بەڵێ باش کاک سەرۆ تا چەند لە سیاست بێزاری من لە سیاست بێزار نیم بەڵام پێم وایە سیاست بریتی نییە لە هەموو ژیانی ئینسان کاتێک کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە پێناوی ڕزگارکردنی کوردستان تێدەکۆشە سیاست یان شۆڕژگەڕێتی وەزیفەی یەکەمێ هەر ئینسانێک بوو پێم وایە هەموو دانیشتوانی وڵاتی ئێمە لە نای خۆیاندا شۆڕژگەر بوونە حەزیان لێ بووە و هەندێک لەوانەی کە بۆیان گونجاوە داخلی بزوتنەوەی شۆڕژگەری بوونە ناکرێت کاتێک کە نیشتیمان ژێردەستە کاتی ئەنفال هەیە ڕاگواستن هەیە ئەوەی کە ئێمە هەموو لە ناویدا ژیاوین ئینسان بێلایان بێ و ناکرێت لە کاتی ڕزگاریدا تا دەگەی ئیستقرار دیسان مرۆڤ بێلایان بێت بەڵام دەکرێت ئینسان هەست بە قۆناغەکان بکات من پێم وایە ئەتوانم ئێستا ژیانی خۆم بگوازمەوە بۆ ناو کاری ڕۆشنگەری زۆر متەواضعانە ئەو قسەیەکەم و هیوادارم زۆر لەو سیاسیانی کە ئەتوانن لە کاری ڕۆشنگەری بەشدار بن بگوازنەوە ئەو قۆناغە چونکە دامەزراندنی دەوڵەت و دامەزراندنی کۆمەلگایەکی مەدەنی و هاوکاریکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی لە ژێردەستەیی و ئیسترابەوە بگوازنەوە بۆ ژیانێکی مەدەنیانەی هێمنی وەکو یەک بەرابەر یەکسان لە ئینسانی بووندا پێویستی بە ڕۆشنگەری هەیە پێویستی بە مناقەشە هەیە و پێویستی بە مشارەکە هەیە بۆچونێک هەیە کاکسەرۆ و من خۆم ئەو بۆچوونی خۆشمە تاقدێک کە سیاست احتیوای ژیانی ئەمەی کردووە یعنی وای لێ هاتووە لە هەموو کونجێکی ژیانی ئێمە سیاست وجودی هەیە لە چاڵاکیە هەرە تایبەتەکانەوە بگرێت تا چاڵاکیە گشتگیر و کۆمەڵایەتی و گشتەکانیش بەیەکەوە من و تۆ و سۆنیاخان و بینەرانیش بینەری راپۆرتێکە بین کە ئێمە ئامادەمان کردووە بینانی خۆشەویست بەیەکەوە بە سەیری ئەم راپۆرتە بکەین لە سایتی گۆگڵ وشەی پۆڵیتیکس بنووسە دەبینیت کە تەنها و سایتە نزیکەی 306 ملیۆن بابەتت دەربارەی سیاست دەداتێ ئەرشیف و مێژووی فکر و نووسینی مرۆڤایەتی لە ئەرستۆ بگرە و بۆ تێپەڕبوون بە ماکەڤیلی و تا دەگاتە پۆست مۆدێرن و ساتەوەختی ئەمڕۆ بڕاوپڕێتی لە تێز و نووسین و ملیۆنەها لاپەڕەی نووسراو دەربارەی سیاست پیاسەیەک بە نێو کتێبخانە و گۆڤار و ڕۆژنامە فرۆشەکان بکە و سەرنج بدە دەبینیت کەم ڕۆژنامەیان گۆڤار هەیە لاپەڕەی یەکەمی بە چەندین هەواڵ و مانشێتی سیاسی پڕ نەکرابێتەوە کۆنتڕۆڵی سەتلایتەکەت بگرە بەدەستەوە و فەڕەیەک بەنێو کەناڵەکان لێدا دەبینیت سەدان کەناڵی دنیا خەریکی ڕۆماڵکردنی هەواڵی سیاسی و شیکردنەوەی سیاسی و دۆزینەوەی پەیوەندین لە نێوان ژیان و سیاست هەموو ئەمانە و ڕاستیە دەخەنە ڕوو کە سیاست بووە بە بەشێکی دانەبراو لە ژیانی ئێمە بەڵام ڕستەکە لێرەوە کۆتایی نایەت چونکە ئەم پەیوەندیای نێوان سیاست و ژیان یان سیاست و کۆمەلگا زۆر جار بووە بە پەیوەندیەکی ئاڵۆز و ئازاربەخش بۆ مرۆڤ پێناسەیەکی زۆر سادەوە ئامانجێکی سەرەکی سیاسەتەوەیە کە ڕێگایە کە بۆ هەمانگیکردن و هاموشۆکردن لەگەڵ دەوروبەر و ئەوانی تر سیاسەتی بەڕێوەبرنی وڵات بێت یان سیاسەتی خێزان سیاسەتی ئابووری بێت یانیش سیاسەتی دەستە و گروپە کۆمەڵایەتیەکان لە بنەڕەتدا ئامانجی ڕێخستن و چاکترکردنی پەیوەندیە لەگەڵ دەوروبەر بەڵام لە دنیای ئەمڕۆدا سیاست نەوەک هەر بەم ڕۆڵی خۆیان ڵاسێت بەڵکو زۆر جار بە پێچەوانەوە بۆتە ڕێگەیەک بۆ ئاڵۆسترکردنی پەیوەندیەکان و ئەوەندە ڕۆچۆتەنیە و ژیان و گوزەرانمان وایلیاتوە لە هەموو چالاکیێکی مرۆیانی ئێمە ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆ ئەمادەیە لە سەردەمی ئەمڕۆدا سیاست چیدی بەتەنها لە وەڵی پەرلەمان و بەرەگا حیزبیەکان کورد نابێتەوە و چیدی بەتەنها ئیشی دەستە و گروپ و نوخبەیەکی دیاریکراو نییە ئیدی سیاست لە هەموو شوێنەکە لە نێو ماڵ و لەسەر جادە و لە بازار و لە قوتابخانە و زانکۆ و مزگەوت و چایخانە و تەنانەت سەیرانگە و هۆڵەکانی کۆنسێرت و ئاهەنگەکانی بووگواستنەوە ئیدی هەمووشمان فەرمانبەر و کاسب خوێندەوار و بێسەوات نەخۆش و پزیشک ئەندازیار و مقاویل مەلا و عیلمانی میوزیک ژەن و شاعیر شۆڕژگێر و خیانەتکار هەر هەمومان بووینەتە سیاسی و لەگەڵ نان و پەنیر سیاست دەخۆین ئیدی سیاست بووە بە بەشێک لە ئێمە و ئێمەش بووین بە بەشێک لە سیاست بەبێ سیاست ئێمە بێکار و بێبابەتین بەبێ سیاست
ئەمنی قەومی خۆمان و خانەوادە و تەنانەت پشیلە و سمۆرە و مریشک و کەڵەشێرەکانیشمان لە خەتەردایە. بەبێ سیاست شتێک نامێنێتەوە بیڵین، ئیدی هەمومان مبتەلاین بە دەردی سیاست. بەڕێزان جارێکی تر سڵاو و بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی ژیانی ئێمە. کاکسەرۆ زۆر بە کورتی تێبینیت لەسەرم راپۆرتە. ئەم تێبینیە ئەم راپۆرتە زۆر واقعیانەیە. سیاست ئەگەر پلانی تیان نەبێت، ئەگەر بریتی نەبێ لەو هونەرە باڵایە ئینسانیەی کە کاری بەڕێوەبردننی کۆمەلگایەکە تا لە ژیانی ئاسایی خۆیدا خەریکی داهێنان بێ لە بوارەکانی دیکە، بەم مانایە لە کۆمەلگای مستەقردا سیاست دەبێتە کاری نوخبەیەک هەروەکو چۆن لە بوارەکانی دیکەی ژیاندا نوخبە ئیبداعەکەن. بەڵام لە کاتێک کە کۆمەلگا لە دواکەوتوویدا بژێت، وەکو ئێمە هەمیشە سەروەری نیشتیمان لە خەتەردا بێ و ئێمە تاکو ئێستاکە جیلی یەکەمی کە لە شاخ سەرکردایەتی وڵاتەکەی کرد بۆ ڕزگاری سەرکردایەتی قۆناغی دروستکردنی دەوڵەت و دروستکردنی کۆمەلگای سربەخۆش دەکات. دڵنیا بە بزوتنەوەی شۆڕژگەری ئەو تەجربە قوڵەی لە قۆناغی نوێ بۆ سیاست لە بەڕێوەبردننی وڵاتدا نییە. هەر ئەو وای کردووە کە منافەسەی حزبی لە وڵاتی ئێمەدا حزبایەتیە کە بووەتە سەرچاوەی دنەدانی سیاست بۆ کەسبی حزبی ژیانی هاوڵاتی دەبەسرێتەوە بە ئەوەی کە لایەنگەری حزبی بی. لە ڕاستیدا ئەوەی کە لە کوردستاندا هەیە لایەنداریەتی حزبیە زۆر نزیکە لە پروپاگەندە و تەبلیغ بۆ مەزهبێک لە مەزهبەکان کاتێکە لە ناو کۆمەلگایدا دین تەقسیمە بێت. ئەوە زۆر فاصلەیەکی زۆری لە سیاست بەمانای حەقی خۆی هەیە. بەڵام ئەمەی کە ئێستا لە کوردستاندا بە ناوی سیاست هەیە بەشدارە لە شێواندنی کۆمەڵایەتی، بەشدارە لە کوشتنی ئیبداع، بەشدارە لە کەمکردنەوەی کار و لە داهێناندا. کاکسەرۆ بە ئیجازەی سۆنیا خان چکە ئەمە زیاتر پرسیار لە تۆ بکەم دوایی لەوانەیە کە کاتێک ڕۆینە سەر شعر نەختێ پرسیارم هەیە بۆ سۆنیا خان چونکە لە سێشتا لە باسی سیاسەتەکەین. بۆیە جەنابەت لە ساڵی 1970 بوویتە ئەندامی حزبی شوێی عراقی، لە ساڵی 1970 بوویتە پێشمەرگەی حزبی شوێی عراقی، لە ساڵی 1991 وازت لە حزبی شوعی هەنا، دو ساڵ دانیشتی و لە ساڵی 1993 بوویتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان. بە تەرکیبەی یا پێکهاتەی سیاسی حزبی شوعی عراقی و پارتی دیموکراتی کوردستان تا ڕادەیەکی زۆر هەمووەک پەیڕۆ پرۆگرام هەمووەکو پێکهاتەی سیاسی جیاوازن. ئەم گۆڕانە بنەڕەتیە لە بۆچوون و تەوەجوه و تێگەیشتن لە سیاست لە حزبێکی وەکو حزبی شوعی بۆ حزبێکی کۆنزەرواتیڤی وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن و بۆ و چۆن توانیت ئەم ناکۆچێ لە خۆتدا کۆ بکەیتەوە بتوانی هەموو شۆکەی لە تەچێ؟ دوو هۆکار کاریگەر بوون لەسەر ژیانی سیاسی من. یەکێکیان شۆڕشی ئێران کە دنیایەکی نوێ و فراوانی بەسەر مندا کردەوە. دووەمیان ئاساوارەکانی نسکۆی 1975. من سەرباری ئەوەی کە لە گەنجیشدا تۆندڕۆ نەبووم لە لایەنداریەتی سیاسیدا لەژێر تەسیری شۆڕشی ئێران لە ساڵی 1970 و دەبێ من حەقێکی پێوە زیاد کەم ژیانی من لە شارێکی دینی سناعی سیاسی وەکو قۆم زەمینیان ڕخسان کەوا من لەگەڵ فکری کۆمۆنیستی ئاشنابم، لەگەڵ ئەوەیدا کە لە ژیانی ئێمەدا لە زمانی شۆڕشی ئەیلول و من لە دێژیاوم لەگە پێشمەرگە کۆمۆنیزم هیچ کاتێک لە حیاتی ئێمە غایب نەبووە، وجودیان و وجودێکی شیرینیش بوو. سۆسیالیزم بوو بە خولیای من، بەڵام سۆسیالیستێکی ناسیۆنالی، سۆسیالیستێکی نەتەوە پەرستی. ئەوە بوو پاشماوەیەک باش 1-2 ساڵ محاولەی گەنجانە سەرنجام بووم بە ئەندامی حزبی شیوعی عێراق و تا ساڵی 1991 هەڵوێستی ناسیۆنالیستانەی منیان نەتەوە پەرستیانە بوو کە ئەوەم نابێت لە نەتەوە لە نیشتیمان پەروەتی حزبی شیوعی عێراق کەم کاتەوە لەسەر جۆری بەشداریکردنی لە دوای ڕاپەڕین دوای مناقەشەیەکی کورت زۆر
دۆستانەوازم لە حیزبی شوێی عراقینا وەک باست کرد دوای گفتوگۆیەکی نزیک بە ساڵێک لەگەڵ خودی سەرۆک بارزانانی وەندامانی مەکتەبی سیاسی پارتی من و کۆمەڵە برادر لە کەوادری حیزبی شوێی پێمان وابوو دەبێ لەم خۆناغە بەشدار بین و باشترین شوێن بۆ بەشداری لە وڵاتەکەدا پارتی دیموکراتی کوردستان بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان نا حزبی سۆسیالیستی کوردستان کە بۆ نمونە هەردووچیان تاڕادەیەکی زۆر نزیکتر بوون لە حزبی شوعی وەکو ڕەوت و وەکو بیر و بۆچوونی سیاسی و پێکاتی سیاسی وەکو تاریخیش پارتی دیموکراتی کوردستان لە حزب شووی عراقی نزیکتر بووە و پارتی دیموکراتی کوردستان ڕاستە حزبێکی محافزەکارە لە شێوازی بەڕێوەبردننی سیاسیدا لە زمنی حزبەکانی هی تەقلیدی حیسابەکرێ بەڵام حزبێکی کراوەیە حزبێکە کە ئایدۆلۆژیایەتیانەوە تەنزیمێکی پۆڵاینی بەمانای ئەوەی کە تۆ دەبێ ئایدۆلۆژیا قاڵت کاتەوە تا داخلی ئەو تەنزیمی ئەمەی نییە پتر بزوتنەوەیکی ڕزگاری خوازی نیشتیمانیە کە سەرکردەیەکی کارزماتیک بەڕێوەی دەبات و لە کۆنیشەوە حزبی شیوعی و فکری کۆمۆنیستی لە ناو پارتیدا وجودی هەبووە ئەم ئاسارە لە ژیانی پارتی تاکو ئێستاش ماوە پارتی لە قەراغ حزبی شیوعی عێراق و ڕێکخراوی حزبی شیوعی عێراق لە چلەکان دروست بوو تەنانەت لە تاریخی پارتیدا قۆناغێک هەیە خەریک بوو بن بە فەرعی مناقەش هەبوو کە بن بە لقی حزبی شیوعی عراقی وەکەوەی حزبی دیموکراتی ئێران کردی جارێکیان شەهید فرانسۆ هەری لە مەسیف داوەتێک بوو خەڵکی زۆر لێبوو لە حزبەکان دەستی کرد بە ژماردن گوتیان چه دەژمێری گوتی ئەندامە قیادیەکانی کە کۆن شوعی بوون لە نێو پارتی دیموکراتی کوردستان دەژمێرم و 17 کەس دەرچوون کاکسەر بەس بۆیە ئاسایی بوو کە من بەڵێ ئەنجا ئەوە بەڕاستی لای تو ئاساییە بەڵام لای من پرسیارە دیسان ئەڵێمەوە تۆ ئێستا باسی وت کە پارتی حزبێکی کراوەیە بەڵام یەکێک لەو ڕختانەی کە لە پارتی دیموکراتی کوردستانە گیرێت ئەوەیە کە پێکهاتەی سیاسی و تەرکیبەی پارتی دیموکراتی کوردستان لەناو خۆیدا تەرکیبەیەکی داخراوە بە هیچ شێوەیەک کراوە نیە بۆ نمونە وەکو چی یعنی قسەلەوە دەکرێت ئەو کەسانێک کەەوە زۆر ڕخنە دەگرن ناو پارتی بە زۆرێک لە جۆرەکان یانەوە تێ بە پراوێز دەکرێن و چەندی نمونە هەیە کە باس کراوە ئەوە ڕای هەندێک لە چاودێر و ڕخنەگرانی سیاسیە و ئەو ڕخنانەی کە دەژیرێن زیاتر کۆمەڵێک ڕخنن کە لە شکلیاتی حزبەکە دەگیرن و قبول دەکرێت بەڵام کاتێ بێتە سەر زاتە گەورەکانی حزب و هەندێک ناوی تایبەت هەیە ئەمە بەهیچ شێوەیەک کرانەوەی تێدانە ئەمە لەلایەکی تریش بەڕاستی ڕخنەیەکی تر کە لە پارتی دیموکراتی کوردستان دەگیرێتەوەیە کە زیاد لە پێویست وابەستەیە بە بیر و بۆچوونە کۆمەڵایەتی و بەدابوونەریت و هەتا بەلایەنی دینیش کە ئەمە بۆ کەسێک لەناو حزبی شوعیەوە هات بێت تاڕادەیەک کێشەیە و ناکۆچی دروست دەکات لەمە یاچیاڵی زەنات پارتی دیموکراتی کوردستان بریتیە بە تایبەتی پێش ڕاپەڕین و تاکو ئێستاش تەمەنی ئەندێک گۆڕان بەسەر تەرکیبی هەموو حزبەکان داهاتووە پتر بزوتنەوەیەکی سیاسی ڕزگاری خواز بووە کە سەرکردەیەکی کاریزماتیک بە هەیمەنەی عائیلی پارتەکە بەڕێوە دەباوە تەنیا تایبەتمەندی کوردستان نەبووە بەڵام ئەمە هیچ لە دەوری کاریزمیانی سەرۆک چ لە زمانی بارزانانی نەمر و چ لە زمانی کاک مەسعود کەم ناکاتەوە ئەمە تەنیا تایبەتمەندی کوردستان نییە زۆربەی وڵاتانی شەرق عوائیلی شۆڕژگەر هەن کە مؤثرن و ڕاگۆڕیشەی کۆمەڵایەتیشان هەیە هەندێک ڕاگۆڕیشەی دینیان هەیە لە حیاتی سیاسیدا بن بە سەرکردە و بە ویراسەش تاماوەیەکی زۆر ئەتوان بڕۆن بەڵام ئەوە لەوە کەم ناکاتەوە کە پارتی لە ناو خۆیدا حرەکەیەکی کراوەیە بۆ نمونە لە زمانی شۆڕشی ئەیلولدا پارتی بەسەر هەموو حزبەکانی کوردستاندا کراوەیە تەنانەت کە وەکو تەکە تۆلیش لە ناو شۆڕشی ئەیلولدا هەبن و گوپێکی یان خەلیجێکی یەکجاز و فراوانشی بۆ حزب شووی عێراق کردەوە ئەگەر پارتی حزبێکی کراوە نەبووایە کامەش ئەگەڕێتەوە بۆ ڕوانگای مستەفا بارزانی کە تەجربەیەکی دوور و درێژی بینی بە حکمی ژیانی خۆی و ڕووداوەکانی چلەکان وەکو سەرکردەیەکی بە ئاگاداری هاتەوە کوردستان و دەستکاریکی زۆری پارتی دیموکراتی کوردستانی کرد ئەگەر دەستکاریکردنی مستەفا بارزانی نەبایە بۆ پارتی لە دوای ساڵی 1961 پارتی دیموکراتی کوردستان لەوانە بۆ حزبێکی بە تەنزیم پۆڵاینی پڕ لە ئایدۆلۆژیای تون دەرچێ کە نەتوانێت هەموو پێکاتەکانی کوردستان بە سیاتش لە خۆ کۆکاتەوە بۆیە من پێم وایە پارتی حزبێکی کراوەیە لە مەسەلەی ڕەخنەگرتن من لە سەرکردایەتی پارتی بوومە و لە سەرۆکی پارتیش لە هزار زۆر نزیکشم
هەموو کەس ئەتوانێت هەموو ڕخنەیەک بگرێ بەڵام ئەگەر ئێمە ڕخنەوە لێک بدەینەوە کەسێک ئەتوانێت جێگەی سەرۆکی کاریزماتیک بگرێتەوە سەرکردەی دروست بوو لە وڵاتانی پەراستێن بە ئینتیخاب دروست نابێ بە مشارەکە و بە تەئسیر دروست دەبێت و سەرکردە کاریزماییەکان تۆ لە من باشترە زانی خصوصیاتی مجتەماعاتی تەقلیدیە کەواتەمە ڕەگۆڕیشەیەکی توندی بەو تەرکیبەی کۆمەڵایەتی و بە نەفسیەتی مجتەماعیشەوە هەیە بەڵێ من قسەیەکی عەزیز محەممەد بێنمەوە کە قائیدێکی گەورەی حرەکەی شوعێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردە و سەرۆکی حەزبی دیموکراتی پارتی کۆمۆنیستی عێراقیشە و لا یەزال من یەکێکم لە دۆستان نزیکانی بە شانازیەوە تەبعاً جارێک لە لای من گوتی پێم وایە لە ڕاگەاندنی گوتی هەر لەسەر ئەم مەوزوعە وتی بارزانی ئێستاش کە ڕسمێکی بەرزەکەنەوە بەقەدەر حەزبێک خەڵک لێی داهاڵێ بەخۆڕایی نییە بەڵێ من دیارە قسەم لەسەرەوە نییە کە کاریزما سایکۆلۆژی تاچی کورد تێدەگەم و هەموو لەتەوێت پێویستی بە کاریزمایەک هەیە تا ئاستێک بەڵام من دیسان ئەڵێمەوە کەلوانی دواتر قسەی سەرکەینەوە ڕخنەگرتن تا ڕادەیەکی زۆر ناڵین لە سەرۆک کلوانێت تا حدێک هەندێک مەقبول نەبێت تەنانەت لە ئەندامەکانی کەی ناو بنەماڵە شندێک جار چێشەی دروست کردووە ناو پارتی دیموکراتیستان دوای گەڕینەوە سەر مۆزوعە سۆنیا خان داوای لەبوور دەکەین کە زیاتر قسەمان لەگەڵ کاک سەرۆ کرد بەڵام قسەکان قسەی هێنا من بیرم دێت کە من گەنج بووم جەنابیش بێگومان ئێستاش گەنجی لە ماڵی شەرەفخانی بەتلێسیدا ئەنیشتین باسی شعر و مۆسیقا و کۆمەڵێک شتمان نەکرد بێکەوە ئەو کاتە تۆ لە هەولێر یەکێک بوو لە ئافرەتانەی کە بە ئاورەتێکی زۆر کراوە دەرەکەوتی پێشەوەش بێگومان ئەزمونێک هەبووە لە ناو ئیشکردن لە ناو سەقافەت و لەوانە هەر لەو کاتانەی کە لە قەڵای هەولێر ماڵێکتان هەبووە ئیشی سەقافیتان نەکرد تا دواتریش ئێستا ڕاستە جەنابەت لە دوو گۆڤارەوەندە من ئاگادار بم کار دەکەی و سەرنووسەریت و احتیماماتی ڕۆژنەماوانی هەیە بەڵام قسەیەک هەیە و خۆشم تێبینیم کردووە کەمتر لە جاران ئەو تەمەڕود و ئەو دژایەتیکردنی هەندێک دابوو نەریتی کۆمەڵایەتی و ئەم بابەتانەی کە هەبوون ئەو کاتە کە زۆر پێ لەسەرداگرت کەمتر هەستی پێکرێت ئایا ئەمە پەیوەندی بۆ هەیە کە جەنابەت لەناو مؤسسەیەکی خێزانی دایت و بەنوعێک لە نوعەکان تۆش بەشێکیت لەو کۆمەڵگایەوە دەبێ هەندێک شتێبی پارێزیت پەیوەندی بۆ هەیە کە خەزانی سەر و قادریت یان چی نازان من هەست بۆ گۆڕانە ناکەم ڕەنگە من زۆر لە ڕاگەیاندن دەرنەکەوم هەرخۆم زۆر حەزم لە دەرچوون نییە ینی دەرفەتێک نەبوو حتا بێم ینی عەرزی ئەفکاری خۆم بکەم بەڵام لە نووسینەکانم ئەگەر یەکێ متابعەم بکە ئەزانێ من هیچ نەگۆڕام هیچ لەگەڵ ئەو ممارەسەی عونفە بە چاوکەم سەیکردنی ئافرەتە لەبارەی هەموو ئازاتەکانی ئافرەت ئێستاش باوەڕم پێیە لە جاران پتر و من هیچ نەگۆڕام یعنی جاران چۆ بوومە ئاوها بوومە ڕەنگە وەسەتەکەم گۆڕابێ ڕەنگە خەڵکەکە گۆڕابێ زروف گۆڕاوە جاران ئێمە ئەبای لە شەرەفخان یەکتر ببینین بۆی دووسێ گەنج پێکەوە دانیشن بیرۆڕای یەکتر ئەوە بزانن دایلۆکە دروست بێ لە بینمانە بەڵام ئێستا فەیسبوک ئەنتەرنێت ڕاگەیاندن ئەو کاتەکە یەک دوو تەلەڤزیۆن هەبوو ئەو تەلەڤزیۆنانش بەم شێوەی ئێستا و بەم تکنیکەی ئێستا نەبوو هەموو شتەکان گۆڕاون ئینجا جاران ڕەنگە ڕێژەی ئافرەتی وەکو من زۆر کەمتر بوو بۆیە زیاتر دیار بووم ئێستا ئەوەندە زۆر بووە ئەو شتانی کە خۆی زۆر تەبیعی بوو تەمەڕوتەکانی من چی بوون خواستەکانی ئینسانێکی تەبیعی یعنی ئەبێت چی بێت وەکو چۆن پیا و مامەڵەی لەگەڵاکرێ ژنەکەش وها مامەڵەی لەگەڵا بکرێ نەزیاد نەکەم یعنی شتێکی ترم داوا نەکردووە بە درێژایی ژیانشم هەر چۆن بوومە من طبعاً تۆ ساڵ بە ساڵ نازشتری شەبی هەندێشت هەیە تۆ بە گەنجێنی ئەیکەی تۆ دایکنی تۆ بەتایبەتی کە ئەبی بە دایک شقڵێکی تر وەرەگرێ تۆ لە جیاتی ئەوەی یەک جا بیرکەیتەوە کە خۆتی ژیانی هاوسەرێتیش مشکلە نییە بەڵام کە منداڵت بوو زۆر شت هەیە ئەگەر لە ناخەوەش نەگۆڕی ئەبێ موازنەیەک بدۆزیتەوە من لەسەرەوە بستین کۆمەلگای ئێمە خۆتەزانی کۆمەلگایەکە چانسدان و فرسەتدان بە ئافرەت ڕەنگە تۆزە زیاتر بۆ لە جاران بەڵام بەتایبەت ئافرەتێک کە شوو بکات کەمەکاتەوە ئەم فرسەتە لەبەر هەزارها هۆکار هەر نەک لەبەرەوەی کە پیاوەکەی ڕێگەی پێنادات لەبەرەوەی کەوا پێویستە کات لە ماڵ بێت خواردن دروست کات نازانم ینی ڕۆژە بیرم لەوا کردەوە گەر ئافرەتێکی کورد حسابی تەمەنی بکەی ڕەنگە سە تۆزێک کاڵ بوو بێتەوە بەڵام جاران ڕبعێکی تەمەنی لە مەتبەخ بووە خەریکی خواردن دروستکردن دیارەوە کاریگەری دەرونی زۆر خراپی لەسەر ئافرەت هەیە من چەندین ئافرەتە ناسم کە
لە سەردەمێکی گەنجێتیدا زۆر چالاک بوون، زۆر کارکەر بوون و تەرخی زۆر جوانیان هەبوو، بەڵام دوایی کە زەواجەکەن پیاوەکانیشان ڕێگەیان پێدەن، بەڵام ڕۆنە مەطبەخ، ڕۆن منداڵ دروستەکەنەوە لەوانەدا ئەبڕێن. ئایا ئەم لە ئەم کاریگەریە دەرونی ئەم حاڵەتە هەیەی لەسەر ئافرەت تا چەند نەگەتیڤە و چ کاریگەریەکی هەیە ئەگەر قسەی لەسەر بکەین؟ بێگومان ئەوە زۆر قورسە و ئەو واقعش لە کوردستان ئێستاش بەردەوامە. اینجا ئافرەت باوەڕت بێ هەر بەر لە 10 ساڵ بەر لە 15 ساڵ ئێستاش هەرچی ئەوانەی ئەو بڵێن ئەو ظروفە ناخۆشی کە تیا ئەژیا کە ئەو بۆچوونە نائینسانی کە لە بەرامبەر ئافرەتەیە زۆر نەگۆڕاوە، ها لە توێکل گۆڕاوە، لە مەزاهر گۆڕاوە. ڕەنگە نسبەی ئافرەتی سفور ئێستا زیاتر بێ لە پێشی 10 ساڵ. مثلەن جاران تیزابیانە خستە بەسەر لاقی ئافرەت ئەگەر ڕوود وایە ئێستا نەیکەن. گۆڕانەکان زۆر بەسیتن، بەڵام لە ناوەڕۆکدا نەگۆڕاوە. واقعی ئافرەتی کورد سەختتر بووە، باشتر نەبووە. ڕاستە ئافرەتی کراوە زۆر بوونە، بەڵام کێشەی ئافرەت هەروە بەرەو ئاڵۆسترە بێ بەڕێی من. بۆ لەبەرەوەی ئەو تا ئێستا بەجددی لەسەر کێشەی ئافرەت کار نەکراوە، هەر لە ناو کەوانەی ئایدۆلۆژیایە و لە بەرژەوەندی چەند کەسێک بەکاری ئەهێنن کێشەی ئافرەت بەکارێن بۆی خۆیان دەرخەن. ئیتر چه ئافرەت بن چ پیاو بن، کەواتە مامەڵاکەن بە کێشەی ئافرەت. تا ئێستا کێشەی ئافرەت بەڕاستی کارێکی زۆری بۆ نەکراوە. من ناڵم هیچ نەکراوە، بەڵام ئەوەی کراوە لە چاو ئەو بڵین ئەو واقعی ئێمە تایژین زۆر کەمە، زۆر کەمە. ینی لە واردین بەر لە 1-2 مانگ خوێندمەوە دیراسەیەکیان کردووە لەسەر 1000 ئافرەت دەرچووە لە 140 یەکێ لە ئەنجامەکان لە 141 تووشی یان بەرەنگاری توندوتیژیە بێتەوە لە 141. زۆرە باشە. ئەی ئەو هەموو شەڵتەرانە هەیە، ئەو هەموو ئافرەتانە هەیە، لە بووە ڕێکخراوەکانی ئافرەتان هەیە، هیچ ژنانەیە نازانم چیە بە هەموو ناوەکان، بەڵام هەمووی مامەڵەیەکی ئایدۆلۆژی لەگەڵاگرێ، مامەڵەیەکی بەرژەوەندی تاکە کەسی پێوەکرێ، بۆیە واقعەکە هەر بەرەو خراپترە بێت. اینجا دوور نەکەمەوە بە یەک شتێک ماوە ئەگەر ئیزافەی بکەم، ئەوش لەسەر کارکردنی ئافرەت لە ماڵەوە و لە دەرەوە. خۆی ئەو ئافرەتانی کە کارەکەن یا ئەوانەی کەفەئەتیان هەیە بەڕاستی دەرفەت لە بەرامبەریان زۆر کەم کراوە لە هەموو دەستگاکان. دەستگاکانی ڕاگەیاندنش ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینین لە دەرخستنی ئەو ئافرەتانەی کە تابعی پیاون. ئافرەتی مستەقل کەسایەتی مستەقلی هەبێ دەرناخن یان ناهێڵن دیار بێت، یعنی محاربەیەکی نادیار هەیە، اتفاقێکی عقلی جەمعی هەیە لەسەرەوەی ئافرەت ئەگەر خۆی بێ ئەگەر هەست بکەن، چونکە پیاوی کۆمەلگای ئێمە هەست دەکات چ ئافرەتێک شخصێتێکی مستەقلی هەیە، چ ژنێک تەنها هەر وتیە و ئێمە داواکاری نازانم داوا بکە لە پیاو لە کاتێکدا بۆ داوا ئەەکەی. ئەمە حەقی خۆمانە، ئێمە لێمان ستەندراوەتەوە ئەبێ لێیان بستێنینەوە. هیچ حەقی لێ خواردووی لە هەردووکمان حەقمان لە یەکتر خواردووە. هیوادارین حەقلەیەک نەخۆن. پشوێک وەرەگرین هەردووکمان کاکسەرۆ دوای پشوەکە دێنەوە دوای پشوەکە جەناب ئیزافەکەی خۆت بڵێ بینەران دوای وچانێک دوور مەڕۆن دێنەوە لاتان. پرسیارکەری باش ڕۆژنامەنووسی باشە. دەوترێت ئەگەر پرسیار پێویستی بە ڕوونکردنەوە بێت، ئەوە وەڵام پێویستی بە ویجدانە. لە 2 جار بیر بکەرەوەدا پرسیار و وەڵام و دەنگدانی ناو بەرنامە ئاراستەی بیرکردنەوەی ئێوە دەگۆڕێت. لە خستنەڕوو و تاوتوێکردنی هەر پرسێکدا گۆڕانکاری لە ڕوانین و بیرکردنەوەی ئەو کەسانەدا دەکرێت کە نوێنەرایەتی توێژێکی دیاریکراوی کۆمەڵگە دەکەن. 2 جار بیر بکەرەوە بۆ ئەوەی سەرکەوتوو بیت و بڕیارەکانت پەشیمانی لە دوانە بێت. بەرنامەی 2 جار بیر بکەرەوە هەموو شەوانێکی دووشەممە لەسەر شاشەی MRT.
بەڕێزان جارێکی تر سڵاو کاکسەرۆ بە کورتی سەرنجێک هەبوو لەسەر قسەکەی سۆنیا. من پێم وایە گەشتێک بە حکمی نزیکی من و سۆنیا زۆر لە یەکتری تغییر لە مەراحلی ئینسان وەک سۆنیاش ئیشارە پێکرد لەوانەیە کە مبدعیشن شێواز دەگۆڕن. من یەکێک لە شتەکانی کە سۆنیا کە زۆر پەسەندی دەکەم ئەوەیە کە وەکوڵێن شیعاری نییە، دووهەم ئیحتیمامی زۆر لەسەر ڕۆشنگەریە بە مانای نووسین و کارکردن کە ئەوە تەسیر دادەنێ خۆزیە ژمارەیان زۆر بە لە ناو کۆمەڵەکە. هی دووەمیان ئەمریکا ئیشارە پێکرد مووقفی جەندەریانەی ژن و پیا و لە مشارەکەی ئیجتیماعی و سیاسیە کە من پێم وایە ئەوە زۆر ڕاستە کە ئەبێ کار لەسەر هەڵوێستی جەندەریانەی پیا و بکرێ کە ئازادیەکە ئەبەخشێ بە شەرتێک تابع بێت بەشەکەی تر تابع بێت کە ئەوە غەڵەتە دەبێت کاری لەسەر بکرێ بەڵام کارێکی زۆر قورسە کارێکی ڕۆشنگەری قورس. کاکسەرۆ دەینەوە لای جەنابەت و بە پرسیارێک دەست پێکەم من سوپاس بۆ کتێبانێک کە بۆ تێناوم دەست خۆش بێت قبول کرد. دیارە من یەکێک لەو کتێبانەی کە لە سەردەمی گەنجێتی خوێنمەوە کتێبی تێکشکان بوو کە سەرەتا بە تێشکان بڵاو کرایەوە دوایی لە ناکاوێک دیار بوو لە سەیر نووسا بوو ڕۆمان دوایی لە بازار کۆکرایەوە بزانەوە ئاگام لێ بێ بۆ بە ئەمەم کتێبە چی بوو مشکلەکەی کە و خەڵکەوە پێی نیگەرامون ئەگەر چی نەزانم کتێبەکە باسی بزوتنەوەیەکی سیاسیت کرد باسی گروپێکی سیاسیە کرد یا حزبێکی سیاسی کرد کە چۆن سەرکردەکانی بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان ئەندامەکانی خۆیان تووشی بێئومێدی کردووە وە کۆمەڵێک ناتەبایی و گەندەڵی ترکردنا ئەم پێکاتە هەبووە. چۆن من لە حەقەدا تێکشکان ڕۆمانەوە یەکەمین تەجربەی کاری ئەدەبی منە. پێشی ئەو بۆی کە قەڵەمی خۆم بکەمەوە گوڵەکانی خاکم تەرجەمە کرد کە بەرگی سێمی زەهاری پابڕەهنای یان پێخواسەکانی زەهاری ئەستانکۆیە. دوایی دەستم بەوە کردوە من لە کۆتایی 1991 لە ئاوارەی لە ئێران تێکشکەنم تەواو کرد. من لە ناو حزبی شیوعی لە ڕاگەیاندن بووم جیا لەوەی کەوە ڕێکخراوی حزبی شیوعی لە نێو بەشە کوردیەکەی ئاوارەکانی ئێرانیشم بەڕێوە دەبرد. مناقەشەکردن و ڕەخنەگرتن و بەسەرکردنەوەی ژیانی ئەو تێکۆشەر و نووسرانەی کە لە بزوتنەوەکانی شیوعیدا ئازار دراون ناڕازی بوون و حەق بوون سەرنجیمنی زۆر ڕاکێشا. بۆ نمونە ئەو کاتی جۆرج لۆکاچ یەکێک لە ناوە مؤسرەکانی ڕاگەاندن و بە تایبەتی بەشی کوردی ڕاگەاندنی حزبی شیوعی بوو لە بیرمە مستەفا عەبود کتێبێکی لەسەر نووسی بوو لە مؤسسەی نەهج بڵایان کردەوە و کتێبەکە ئەم مفید جەزائیری تەقدیمێکی ئەوەندە جوانی کردووە مەژمارەیەک لەوانێک ئێستا ناویان ناهێنم لەو دۆستانێکە بەیەکەوە لەوێ بووین. بۆ نمونە ئەوە دێنمەوە ئاوارەبوونی و هاتنەوەی و تەسیری لەو جەوە نشستی 1970 بزوتنەوەی شۆڕژگەری دەستی پێکرد شەڕی عێراق و ئێران کۆتایی هات و ئێمە بینیمان دائیمەن تێکشکانەکان کەم و کوڕیەکانی بزوتنەوەکان دەرەخات کە پێش تێکشکان بە چاوڕاو بە ئایدۆلۆژیا بە سابقەی تاریخی بە موقعی حزبی بە موقعی عسکەری بزوتنەوە ڕاگیرێ بەڵام کە یەکەمین لەرزەی تێکەوت کەم و کوڕیەکان دەکەونە بەردەمی هەمووان. دوای ئەوە ئێمە دوای 1970 هەموو ماڵەکانی ئاوارەکانی کورد لە ئێران بوو بە سەکۆی مناقەشەکردنی ئەو کەم و کوڕیانە و لە ڕاستیدا من مادەی خۆمم لەم دوو واقعە و لە ناو ڕۆمانەکەش دیارە بە زۆر بە کورتی بۆ خەڵکانی پێی نیگەران بوون کاتێککە بڵاو من ئەوە شەرم دەکرد بڵاوی کەمەوە ئەمە دەبێت جارێ ڕاوەستم دوایی هانیاندام کە بڵاوی کەم وەیچێک لەوانی کە هاندام سۆنیا بوو بە پێش سۆنیای لەوانە بوو سۆنیا لەکێوە زەوەستان کرد لە ساڵی 1990 نیشام داوەتی خوێندیەوە وتی پێویستە بڵاویش بکرێتەوە پێش کاتی دۆست بڵێ کە بڵاوم کردەوە کەوتە ناو قۆناغی نوێی بزوتنەوەی سیاسی لە ناو کوردستاندا جارێ ڕەخنەگرتن لە بزوتنەوەی شۆڕژەری لەم قۆناغی ڕۆمانەکەی تیا بڵاوەوە کوفر بوو پێشمەرگە نابێ ڕەخنەی لێبگیرێ سەرکردەی سیاسی نابێ ڕەخنەی لێبگیرێ و ئەوەی کراوە هەمووی ڕاستە لە کاتێکە ئەم سیانە هیچیان ڕاست نینە
یعنی هەموو کەس قابلی ڕخنەیە ئەوە بکە سیغەیەکی یان حیلەیەکی شەریعان بۆیتەوە گوایە ئەم ڕۆمانە زۆر پەلاماری دۆست و یەکێک لە میسالەکانی منی بۆ ژیاندا ئەوش عەزیز محەممەدە کە لە کاتێکدا دوورتان نزیک پەیوەندی بە عەزیز محەممەد سەرۆک پرسیاری زۆر بەپەلە ئەگەر بەپەلە وەڵام دەیتەوە ئەم وەزعی کە لە ناو بزوتنەوە چەپ و شوعیەکانی ئەو کات هەبووە و ئێستاش هەیە و من لەوانەیە میوانداریەکێک لەو بەڕێزانە بکەم و ئەو پرسیاری لێ بکەم حزبی شوعی بۆ گەیشتە ئێرە بەڵام ئێستا ناوپارتی نییە و بەزمە زۆر بەپەلا و ئەگەر هەیە بۆ هیچ شتێکی وا لەسەر نانووسیان مەسەرەن لە شوێنەکە لە نێو پارتی وەکو حزبی شوعی نییە پارتیش لە سەرپێچێکی قورسی خۆگونجاندن لەگەڵ قۆناغی نوێدایە لە دوای پرۆسترۆیکا و لێکەڵۆشانی سیستەمی سوسیالیستی لە دنیادا حزبی شوعی نەیتوانی خۆی بگرێتەوە یعنی لەم سەر لۆفەی بە سەریعی کە دەبوات تێپەڕی حزبی شوعی وەرگەڕا ئێستا پارتی لەم سەرپێچە حاددەدایە ئەو کات ئایدۆلۆژیا گرنگ بوو نەک تەرکیبەی حزبی ئێستا لە بۆ پارتی سیستەمی بەڕێوەبردن و حزبێکی مەدەنی بوون گرنگە پارتی لە سیراعدایە کە خۆی بگونجێنێ دەگونجێنەیان ناگونجێنێ هەردووکمان شاهدیە بی ئەگەر خۆی نەگونجاند و وەرگەڕا لەسەر نووسی لەلای من هیچ حزب و هیچ کەسێک مقدس نیە زۆر سپاس ڕەفیقێکی خۆت هەندێک قسەی لەسەر جەنابەت هەیە بە باش و بە خراپ سێ پرسیارمان لێ کردو یەکێکیان ڕات لەسەر سەرۆقادر و لەلایەکتر ڕەخنەت لە سەرۆقادر چییە و لێشمان پرسی و ئەگەر پرسیارێکت هەبوو بۆ سەرۆقادر چی لێ پرسی ئەو برادرە من لێرەوە داوای لێبوردنەکەم کە زۆر قسەی کردووە و مشایەتی دەم کە نیوێ قسەکانی مەدحی جەنابتە بەڵام ئەوەی پێویست بوو لێرە بەکاریێنین لەبەر کورتی ماوەی بەرنامەکە بەڕێزان بابێکەوە بینەری ڕای یەکێک لە ڕێفەکانی سەرۆقادر بین لەسەر سەرۆقادر کاکسەرۆ پیاوێکە بە جورئەتە پیاوێکە هەڵوێستی خۆی هەیە لەسەر هەموو شتێک لەسەر هەموو ڕووداوێک لەسەر هەموو مەسلەیەک هەڵوێستێکی دیاریکراوی خۆی هەیە دیارە مەبەسمانەوە نییە بمانەوە بڵێن هەڵوێستەکانیشی هەمووی ڕاستبوون یان هەمووی هەڵەبوونە چونکە ئینسان خۆی سروشتی ئینسان وایە هیچ ئینسانێک نە هەموو شتێکی هەڵێ و نە هەموو شتێکی ڕاستە بەڵام گرنگە کاکسەرۆ قادر لەو شتێکەوە بڕای پێینی بێدەنگ نابێ لەو شتێکەوە مای ناڕزایەتی یان لەگەر قەنەعەتی فکری و سیاسی ئەو تێک ناکاتەوە چ بە قسە بێت چە بنووسی نەبێ بێدەنگ نەبووە و بێدەنگ نابێ و مەرزنی هەموو بەدەنگەوە هاتنێکیشی با بڵێنیان هەموو هەڵوێستێشی با بڵێن ڕاست ببێ وەکو باسم سروشتی ئینسان خۆی وە بەڵام گرنگە یەک لە سیفەتەکانیەوەیە لە ڕاستی ئەوەی بڕای پێ نییە بێدەنگ نابێت و بە جورەتانش هەڵوێستی خۆی دەخاتە ڕوو و هەز دەکەم بازیشی داوە لە قۆناغە زیازیەکانی مێژی خۆی لەسەر ئەو هەڵوێستانی ئەو نەریتە ئەو خەسلەتە لە منداڵی سەرۆقادردا هەبووە تا هاتوۆتە ناو دنیای سیاسیش بۆ پێ ئەمە زۆرێک لە خزمەتی و تێکەڵاویی کۆمەڵایەتی پتەومان هەیە دووشت لە ژیانی کاکسەرۆقادردا هەیە ئەو ڕەنگ هەر ڕای من نەبی ڕای زۆر لەو بەڕێزانەشە کە زۆر لە کاکسەرۆ نزیکن کاکسەرۆ کە تووڕە دەبی زۆر جار با بڵێن دەیگەینێتە ئاستێکی زۆر بەرزیانی تووڕەبوونەکەی زۆر جار بە ئاراستەیەکدا هەز دەکەی بە دەم و چاویەوە دیارە بە جستەیەوە دیارە و زۆر جار ئەوەی خۆی بڕای پێ هەیە ئەوەش دەکا ئەوە لە سروشتی ئینساندا زۆر جار دەبینی مەژنە ئینسانم ئەو شتانێک کە بڕای پێ هەبوو ئەو شتە بکە بەڵام ئەو زۆر جار لە ژیانی کاکسەرۆدا ئەوەش بەدیکراوە پرسیاری ئەوەی لێ دەکەم کە پێی دەڵێم ئایا تۆ دەزانی لە ناو دنیای نووسین و لە ناو دنیای توێژینەوە و ڕۆژنامە نووسیدا دەتوانی داهێنان بکەیت ئایا ئەو ڕاستیت دەزانی کە تۆ لەو دنیادا دەتوانی جوانی خۆت وەکو ئینسان بگەینی ئەوجی درەوشانەوە وەڵام مەرجنیە ئەوەی نووسەرێکی باش بێ ڕۆژنامە نووسێکی باش بێ تێکۆشەرێک و خەبارجێڕێک بێ مەرجنیە لە قۆناغی ئێستادا بتوانێت وەکو سیاسی حیزبێکی جوان بمێنێتەوە ئەوە لە بۆ هەمومان وەکو یەکە ئازیزان جارێکی تر سڵاو کاکسەرۆ دیارە پرسیارێکی کرد تۆ بەنوعەکان وەڵام بداینەوە بەڵام واتێ گەیشتم کە بۆ چوونی کاک زیرەک ئەوەیە کە پێتوانیە گەر تۆ لە ناو مەجای نووسین و ئەو نووسینی کتێب و ڕۆژنامە و مەقالات و ئەوانە کار بکەی زیاتر بتوانانی ئیبداع بکەی وەک ئەوەی لە ناو حزب بیت یان خەریکی کاری سیاسی بیت ئەگەر بە کورتی وەڵام من هیچێک لە شاسەکانی هەمەوەیە کە دۆستەکانم لطفیان هەیە زۆر سپاس کاک زیرەک دەکەم
ڕخنەکەی زۆر بەجێ جارە پێش هەموو شتێک من یەکێک لەو شتانێک کە لە ژیانمدا لەگەڵ لە سگرابوومەوە پێم وایە سۆنیا شایدم بووە داوایکە تووڕێیم کەمکەمەوە و ئەوە تەرکیبی پەروەردەیی ئینسانە و بەشێکیشی تەرکیبی سایکۆلۆژیە کە هەر ناگۆڕدرێ بەڵام وعی و خۆپەروەردەکردن و کەسانێکە بن کە پەروەردەکەن تەسیریان زۆر هەیە من لەوەدا تا ئێستاش لە خۆم ڕازی نیم پێشەوەی تەواویکی کاکسەرۆ تووڕەبوون ئەگەر من وەکو پسپۆڕێکی دەروی نەختی قسەسەر تووڕەبوون بکەم بێگومان هۆکاری زۆرە ئێمە کۆمەلگایەکین هەر لە کە چاوەڵدێنین و دەبینە 5 ساڵ 6 ساڵ هەر لە منداڵیەوە فێرە تووڕەبوو نەکرێن بەتایبەت پیا و سڵتەیەکی پیاوانەی زاڵمان پێبەخشێت ناو ماڵ ئەتوانین ئەگەر بە 10 ساڵیش خوشەکەمان لە خۆمان بچووکتر بێ ئەتوانین ئێمە تووڕەبین بەسەریا و لە سای باوکە تووڕەکەمانەکەینەوە لە سای دراوسێت تووڕەکەمان مامۆستا تووڕەکەمانەوە یەکێکیان دومیان ئەو بارودۆخی بەتایبەت جیلی ئێوە کە لە ناو شۆڕش بوون ئەو بارودۆخەژی سان زۆر جار خەڵک تووشی تووڕەبوون و تەشەنوجاتی عەسەبی و وەروها هەڵچوونەکات و هەندێک جارە هەڵچوونانەش وەکو کاکزیرەک باسی کرد نەگەتیفەکەوێتەوە یعنی زۆر جار لەوانەیە پێ وات لێ بکە بڕیارێک کە دوایی لی پەشیمانە بیتەوە و هینەبی سێم خاڵی تووڕەبوون زۆر جار وراست دەورە بینێ ینی وەکو جین وەکو کڕۆمۆسۆم بۆتە گوازرێتەوە لە باوانەوە و بەڕاستیەوە پرۆسەیەکی زۆر دوور درێژی خۆڕاهات نیەوێت و دەبێت بەردەوام کەسێک لەگەڵ بە یارمەتیت بات بۆ ئەم مەسەلەیەوە چەندین فیلم و بابەتی تایبەت هەیە لەسەر ئەمە نازانم پرسیارەکەت وەڵام داتەوە بۆیە پێویست ناکە بەبزانام زۆر من هەر ئەگەر بە کورتی بە کورتی بڵم هەر 3-4 ئەنسۆری کە باس کرد لە مندا هەیە من لە گوندێک کە چاوم کردەوە بۆردومان دەکرا من لە مناڵی بە نۆبەتێ یان بە تیفۆیت تا تەمەنی 20 ساڵیم لاڵ بووم ینی نەخۆشی تەسیر تێکردم من دایکێکی تووڕەم هەبوو ڕێزم هەیە بۆی خۆشیم دەوێت هەتا مرد هەر لەگەڵمان لەگە من هەموو مناڵەکان بە تووڕەیی و تەسیر لەسەرمان هەبوو ناو ئاوارەی و بزوتنەوەی سیاسیش هەموو ئەوانە بە تەکید هیوادارم نەبنە پاساو بۆ من کە لەم تەمەدا ئەبێت تووڕەبوون کۆتایی ئەگە کۆتاییش پێێنم بیگەمە نقطێکی باش کە تحمل بکرێ وە سۆنیا دەورێکی زۆری هەبوو لە ئارامکردن کاکسەرۆ زۆر بە کورتی لەسەر ئەو قسەی زیرەک زۆر ڕاستە باسمان کرد یەکێک لە بڕیارە منعەتەفەکانی حیاتی من ئەوەیە کە دێ ئێستا هاتوومەتە ناو کاری ڕۆشنگەری و قورسایی سیاسیم کەم کردوتەوە قورسایی حزبیم کەم کردەوە هیوادارم بتوانم بەشداریەکی متەوازەم هەبێت تاوقعی زۆرم نییە زۆر سپاس سۆنیا گوێ لە پارچەیەک شعر بگرین بێکەوە بینرانی خۆشەویست با بێکەوە گوێ لە پارچەیەک شعر بگرین و تۆزێک خاوبینەوە چاوەکانم دادەخەم لە قوڵایی فنجانی قاوەکەمە ڕادەکشێم بەدەستی ڕاستم دەرزیەک و بەدەستی چەپیشم دەزوویەک هەڵدەگرم بەڵکو بتوانم کەفنی خۆم بدورم لەگەڵ هەموو تەقەڵێکە تیرێک دەچەقێنمە پەراسووی نیشتیمانە ماندووەکەم بەڵکو لەبیرم بچێتەوە بۆنی ئەو پیاوەتیەی زاڵە لە هەموو ئاسمانەکانی وڵاتە بۆنی خوێن بۆنی غەدر بەڵکو بیرم بچێتەوە ئەو ژن کوژەی شعر دەربارەی جوانی ئافرەت دەنووسێت وای لە من چەند سەدە ژیاوم بیرم نایە چەند سەدە دەکوژرێم نازانم لە قوڵایی فنجانەکە ڕادەکشێم سرودی قەدەر دەڵێمەوە قەدەری منە کەمەی نەبم قەدەری منە کە پیرۆز بکرێم و بم چەوسێنەوە قەدەری منە دوای دروستکردنم بە نەفرەت بکرێم قەدەری منە تێبگەم و بگەوجێنرێم
شێتی مردنم جەمکە یاخیەی ڕۆحم شێتی کۆتاییەکان چون من هەمیشە خواوەندی سەرەتاکانم. ئەوەی شعرەکەی خوێندەوە شعری چێ ئەمە منە شعری تۆیە وابزانم بە ئیجازەی تۆ وەرگێڕاوەتەوە سەر زمانی کوردی بە ئیجازەی تۆ من لەگەڵ وەرگێڕانی شعرا زۆر حەزم لێ نییە چونکە TS ئەلیۆت جملێکی زۆر بەناوبانجی هەیە بڵێ شعریەتی حەقیقی ئەوەیە کە لە کاتی تەرجمەیە ئەو نەبێ یعنی کە تۆ شعرێک نامێنێ یعنی ئەو مهمەکەمان جوێ نابێ گرنگەکەمان جوێ نابێ نەختێبم باسی شعر و تێگەیشتنی تۆ لە شعر و تەوزیفکردنی ئەو شعرە ناو ژیانی ڕۆژانی خۆی بەتایبەت ئێستا کە ئەو سەرقاڵی ئەو بە سیاسی بوونی کۆمەلگایە هەیە لە ناو کۆمەلگا و ژیانی ئەمەدا. شعر بۆ من هەناسەیەکە ها جار وایە تۆ زۆر هەستەکەی سترێسی چون زەختت زۆر لەسرە لە ژیان اینجا ئەو کاتانی کە شعرەکان وسم هەستەکەم بارێک لەسەر شانم لاچوە یعنی شتێکە بەدەست من نییە دەیان جارویستومە بێم هەروەها یەک ڕاست شعر بنووسم بۆم نایە ڕەنگە یەک ڕستەشم بۆ نەیە بۆ نمونە ئەم شعرەی کە ئێستا و خانمە خوێندەوە ئەوە طبعا ناوی کەسایەتەکە نایەنم زۆرن لە کوردستان ژن کوژەکان کەسایەتیەک هەیە کە من باشە زانم بە بەڵگەوە ئافرەتی کوشتووە نە یەک نە دوو نە نازانم چی اینجا شعرە نووسێ لەسەر جوانی ئافرەت لەسەر پیرۆزکردنی ئافرەت یعنی ئەوە چۆن ئینسان ناکوژێ ئەوە تاقە تعبیرێک بتوانم بیکەم ئەوە توانایەکەی من لەوەدایە کە ئەو شعرە بنووسم چکە هەستم کرد توانایەکی ترم نییە ئەگەر دەسەڵاتێکم هەبایە من ئەو کابرایم ناڵم ئەم کوشت چکە من بە هیچ شێوەیەک لەگەڵ کوشتنی هیچ ئینسانێک نیم هیچ ڕوحێ نیم حتا قاتیلش تیرۆریستش ئەبێ بخرێتە بەندیخانەوە ئەبێ ئەعدامش دژی ئەعدامشم بۆ تیرۆریستترین مرۆڤش بەڵێ ئەبێ لەوێ کۆتایی کوشتن دێ مەسەلەن لەم ماوەیە تیرۆر وشت زۆرە من زۆر جا دێم سەر ئەو تێبینیانەی ئەخێنم کۆمەلگای ئێمە زۆر حاقت بووە یعنی لە ڕووی ئایدۆلۆژیەوە لێ تێداتەوە ئەگەر کەسێک ئەو لە ئایدۆلۆژیای ئەوە نزیک بێت تیرۆر کرێ دیفاعی لێکە بەڵام ئەگەر لە ئایدۆلۆژیایەکی تر بێ هەر تیرۆر کرابێ دیفاعی لێ ناکە ئەمە زۆر غەڵەتە خان کاتمان زۆر کەم ماوە مەزموعی پرسیارەتی یەکەم زۆر بەپەلا زۆر بەپەلە بە یەک وشە وەڵام دەرەوە ئەگەر بتوانی وشەیەکیان دوانیتەوە کەیف خۆت حزبیت نا سەربەیت حزبێک نیت نا مستەقیلی کەواتە لە چی خۆت لە ژیانی خۆتا پەشیمانی سۆنیا خان لە چی خۆم پەشیمانم یان پەشیمانیت من زیاتر هەوڵەدەم پەشیمان نەبم یعنی پەشیمانیت لێ شتێک لە هیچ باشە خێزانی سیاسیەک بیت بەڕای تۆ خۆشتریان سیاسی و خێزانی عەترفرۆشێک یان گوڵفرۆشێک یان کامیان نازانم ئینسانەکە من حەقم نییە پیشەی چی ینی بۆمە پیشەکەی کار ناکاتە سەر کەسایەتی ئەو کەسە بەڕای تۆ لە تەجربەی من نە ئەگەر بیتەوە بە 18 ساڵ چی لە خۆتا ئاگۆڕیت چی لە خۆم ئاگۆڕم هیچ هەرو خۆتەمەیتەوە باش کاک سەرۆ تۆ لە چی پەشیمانیت لە ژیانی خۆتە ئەم قسەیە سۆنیام زۆر بەلاوە ڕاستە کە پەشیمانی مانایەک نابەخشێ مەسیرێکە پێیدا هاتوین پێم وایە ئەوەی کە ئێستا هەیە ئەگەر جەریمە نەبێ ئینسان لە ناو جرمدا نەبێ باشترین ڕێگای هێناوە هەر ئەوەندەشی لە دەستدا من لە هەموو قۆناغەکانی ژیانم وەکو قۆناغ شانازیان پێوەکەم کاتێک لە ناو حزبی شووعی بوویت لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و کەسایەتی خۆتەوە مرتاحتر بوویتیان کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانی کاتێک لە حزبی شووعیدا من و برادەکانم دائیمەن لە سیرادا بووین لەسەر دوو شت یەک مووقفی حزبی شووعی لە قەزیی قەومی دووهەم لەوەی کە حزبی شووعی سەرباریەوەی ئەو کات حزبێکی گەورە بوو نەدەخزایە ناو سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە سیرادا بووم ئەو کات لە نێو پارتی لە قۆناغی نوێدا من مرتاحتر بووم لەوەی کەوە هەردووک عنسر هات نەدی بەڵام ئەوە بەو ناوە کە سیراعات و مەشاکلی دیکەنەوە بێت پرسیارم زۆر ماوە بۆیە بە کورتی ئەگەر وەڵام دەیتەوە لە ناو پارتیش مەشاکل یەکجا زۆر باش بەتابەتی بۆ من ڕۆژنامەنووس باوەڕ بەو هەیە خۆشەویستی یەکەم بیر ناچێتەوە
بیر ناچێتەوە بەڵام بە هەرکەس لە ژیانی خۆی قسە بکات لە ژیانی مندا خاڵێکی بچووکە خەڵک بچوو باش ئێستا منەوە ئینسانی و کاتم باش بەکام سیاسی کورد سەرسامی یەک ناو بەرێ بەس بە مستفا بارزانانی کە ئەگەر لێم پرسی پێ دڵم بۆچی باش پێیش ناکە ئەزانم بۆچی لە ناو کورد چێ خوێنیتەوە لە نێو کورد من شاعیرەکانی کلاسیک دەخوێنمەوە لە ڕۆماندا عتا نەهایی وەختی خۆ حسێن عارف تقریبا ڕۆمانوسەکان و ئەدیبەکانی کورد تا پێش 10 ساڵ با ناویان نێم لەوانەیە هەندێکم لەبیر بچن باش زۆر بیان پێمەڵێن کۆتایی بێنە بەڵام من هەر هینەکە قۆزمەوە یەک پرسیارکەت لێکم تەسەوڕەکەی ڕۆژێک بیت پەشیمان بیتەوە لەوەی کەوا یان بڵێ وەکوی چۆن لەسەر حزبی شووعیەڵی لەسەر عەدابووم ئەوەش بەرامبەر پارتی بکەیت یان واز بین لە پارتی دموکراتی کوردستان بێک کەلیمە حەزب لای من بریتینیە لە دین لە قودسیەت وەسیلەیە بۆ مشارەکەی سیاسی و بۆ خزمەتی وڵات کەواتە بۆی هەیە ڕۆژێک بێت وازی لەبێنی کە هیوادارین بەدڵشکانەوە نەبێت سۆنیا خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ژیانی ئەمە هەروەها کاکسەرەوە خۆشحاڵ بووین بە ئامۆژێتتان بیدرانی خۆشەویست پرسیاری زۆرمان هەیە و داوای لێبوردن لەو کەسانەکەین کە لە فەیسبوک و تەلەفۆنیش لەسەر خەت بوون نەمانتوانی لە بەرزۆری بابەتەکە و چڕیپڕی پرسیارەکان وەریانگرین هیوادارین ئەوکانی تر بتوانین خەڵک وەربگرین بۆ ئەوانش پرسیاریان هەبێت تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی ژیانی ئێمە هیوادارم ژیانی ئێوە هەمیشە لە خۆشی و کامەرانی دابێت و خواتان لەگەڵ